خۆپشاندانی قوتابیانی زانکۆ پەیمانگاکان بۆ هەفتەی سێەم بەردەوامی هەیە. ئەوان کە داوای بە یاساییکردنی دەرماڵە و کەمکردنەوەی کرێی خوێندنی پاراڵێڵ دەکەن تا ئێستا هیچ کام لە داواکاریەکانیان جێبەجێ نەکراوە. قوتابیانی زانکۆی هەڵەبجە بۆ گەیاندنی ئەو داواکاریانەیان بەڕێپەیوان ڕۆشنە بەردەم پارێزگای شارەکەیان و داوایان لە پارێزگار کرد داواکاریەکانیان بۆ بەرز بکاتەوە. ئەوە ڕەتفعلێکی هەبێت بەرامبەر ئەم خوێندکارانە کە سێ هەفتەیە خۆپشاندانەکان لە بەردەم زانکۆیە هیچ نەبووە. ئەوە بۆ هاتە ڕۆژێک سەردانی بکردنە لەگەڵ ئێمە بۆ وەستایە هاوکات لەگەڵ مامۆستاکانیش نەک تەنها پارێزگار. ئێمە لێرە هاتوین بۆ لای ئەو هیوادارین پێیان ئێمە بگەێنێ و جوابێکی ئێمە بنەوە لەم حکومەتە نەبیستە. ڕوو خوێندکارانی دیکە وکو خوێندکارانی زانکۆی سلێمانی و کەرمەن هاتوونێتە ئێرە داوای مافی ڕەوای خۆمانەکەین مافێکی سەرەتایی خوێندکار کە ئەویش دەرماڵەیە وەکو هەر خوێندکارێکی دیکەوە داواکارین لە خوێندکارانی سنووری زۆنی زەرد وەکو ئێمە بێنە سەردەنگ و بایکۆتی هۆڵەکانی خوێندن بکەن چونکە بەڕاستی لە کاتی دەرماڵای ئەوان لە پێش ئێمە و ئامادەن بۆ وەرگرتنی دەرماڵەکانیان. لە ڕانی و کۆیە سێم هەفتەی لەسەر یەکە خۆپشاندان بەردەوامە. قوتابیان جگە لە پێداگری داواکاریەکانیان هاوکات داوای ئازادکردنی قوتابیە دەستگیرکراوەکانیش دەکەن. داواش لە حکومەت و لایەنە پەیوەندیدارەکان دەکەن چی دیکە دەستی دەستیان پێ نەکەن و داواکاریەکانیان جێبەجێ بکرێت. دیارەوەکو خوێندکارانی زانکۆی ڕاپەڕین ئەمڕۆ بەردەوامیاندا بۆ خۆپشاندانەکانمان بۆ سێمین هەفتە لەسەر یەک و نزیکی 22مین ڕۆژی خۆپشاندانەکانمانە. ئەمڕۆکو خوێندکارانی زانکۆی ڕاپەڕین هاتوونە بەردەم نووسنگی پەرلەمانی کوردستان لە شاری ڕانیە بۆ ئەوەی داواکاری ڕوون و ئاشراکانمان بگەێنین و داوای بە یاساییکردن و هەروەها پێداشکانی زیاتر بۆ خوێندکارانی پاراڵێنگ و ئێواران بکەین. داواکاری ئێمە تەنها 1600 یعنی نازانم بەجددی من وەک خۆم کە هەندێک جار دێم ئەین لە خۆم دەپرسم بەجددی من بۆ 40,000 لێرەم کە لە کاتێکدا دەزانم شایانی زۆر لەوە زیاترم بەڵام حکومەت ئەوەمان بۆ ناکات و بەر ئێمە بەلاوە گرنگ نییە. ئێمە وەکو خوێندکارانی زانکۆ هاتوچین خۆپشاندان بکەین و هەروەها بۆ داواکردنی مافەکانی خۆمان یەکەم بۆ ئەو هاتوچین بۆ وەرگرتنی دەرماڵە و هەروەها کەمکردنەوەی کرێی خوێندنی پاراڵێڵ و هەروەها لە پرۆژەیە دەرماڵە بکرێت بە پرۆژەیە یاسا لە پەرلەمان و لە سلێمانیش خۆپشاندانی قوتابیانی کۆلێژی پزیشکی ددان بەڕێوەچوو. داواکاری ئەوان دەرماڵە نییە بەڵکو داوای دامەزراندن دەکەن و داواش دەکەن بەشی پزیشکی ددان لە زانکۆ تایبەتەکان دابخرێت. هەرچەندە بەشێکی دیکە لە قوتابیان لە کەمپی نوێی زانکۆویستیان جارێکی دیکە خۆپشاندان ئەنجام بدەن بەڵام بەهۆی هەڕەشەکان و دەستگیرکردنی قوتابیان هەرزوو لە ناو زانکۆ کۆتاییان بە ناڕەزایەتیەکانیان هێنا. خوێندکارانمان کە بەزدی تەخەڕوزەکەن وەکو پزیکش تەخەڕوز دەکەن بەڵام لە بەشەکانی تر لە کۆلێجەکانی تر کە لە زانکۆی هەلی کراوەتەوە بە زەخت و فشاری پارە خوێندکار تەخەڕوز دەکا و کۆمەڵێکی زۆر بەناو دکتۆر دێنە بازاڕەوە کە بەزی حکومەت ئێستا دامەزراندنی نەهێشتووە. ئێمە خۆمان خوێندکارانمان هەلی کار لە کەرتی تایبەت و هەروها لە کلینیکان خۆیان بۆ خاین دەڕەسێنن بەم شێوە لە چەند ساڵی داهاتوو هەلی کار بۆ هیچ کەسێکمان نامێنێتەوە. دەرفەتی دامەزراندنی ئەمە هیچ جۆرە دانەمەزراوین یعنی لە 2007 هیچ خوێندکارێک دانەمەزراوە و لە کەرتی تایبەتەوەی هەیە پزیشکیدان لە کەرتی تایبەتیشەکە کەرتی تایبەتیش ئەوان وەکو ئێمە هەمان شێوەتوان نیشکەن. قوتابیان دەڵێن داوای مافی ڕەوای خۆمان دەکەین بەڵام وەزارەتی خوێندنی باڵا و وەزارەتی دارایی حکومەت وەڵامیان نادەنەوە. ئەوەش وای کردووە تووڕێی قوتابیان زیاتر بکات و لەسەر بایکۆت و خۆپشاندان بۆ داواکاریەکانیان و بەدەستێنانی مافەکانیان بەردەوام بن. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.